بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان سپاسی ئامادەبوونی هەمووتان دەکەم لێرە. خوشحاڵم کە لەگەڵتانم. پێشەوەی من دەست بە وتارەکەی خۆم بکەم، حەزم دەکرد ئاماژە بە وتاری بەیان عوسمان بدەم و پێی بڵێم کە ئێمە چەند شانازیت پێوە دەکەین. شانازی بە شێرەژنی کوردستان دەکەین، بە هەموو دایک و خوشک و خێزان و کچی شەهیدانمان دەکەین و ئەو قوربانیەی ئێوە داوتانە ئێمە هەرچی بکەین ناتوانین قەرەبۆتان بکەینەوە جگە لەوەی کە درێژە پێدەری ئەو ڕێگە پیرۆزە بین و ئێمەش ئامادە بین وەک کوڕە شەهیدەکانت گیانی خۆمان لە پێناو گەل و نیشتیمانمان بەخت بکەین. هەروەها دەمەوێت ئاماژە بەوەش بدەم کە ئەو هەموو غەدر و زوڵم و ناحەقەی بەرامبەر بە خوشک و دایکانی یەزدی کرا، دەبینین کە دیسان ئەوان بەردەوامن لە کارکردن، لە خزمەتکردن، نەک تەنیا ورەیان نەڕووخە بەڵکو ورە بە ئێمەش دەبەخشن. خوشحاڵم کە دەبینم چەندین خانمی سەرکەوتوو لێرەن، هەندێکیان باسی چێڕۆکی سەرکەوتنی خۆیانیان کرد و زۆریش لەوانەیە دەرفەت نەبوو بێ بێن باسی سەرکەوتنی کارەکانی خۆیان لە هەرێمی کوردستان بکەن، بەڵام دڵنیابن بە بەشداری زیاتر و کاراتری ئافراد لە کۆمەڵگەی ئێمە دەتوانین کوردستانێکی ئاوادانترمان هەبێت. سەرەتا بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ئافرەتان پیرۆزباییەکی گەرم لە سەرجەم ئافرەتانی کوردستان و جیهان دەکەم و دەستخۆشی لە ئەنجومەنی خانمان و گەشەپێدان و گشت ڕێکخراوانی ئەم بۆنەیە دەکەم کە تایبەتە بە ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی ئافرەتان لە ژێر ناونیشانی یەکسانی جێندەری ئەمڕۆ بۆ داهاتوویەکی بەردەوام. ئاشکرای ئافرەتانی کوردستان لە درێژایی مێژووی گەلی کوردستان و لە قۆناغە جیاوازەکاندا هەمیشە بەشداریەکی کاریگەریان لە بوارەجیاکانی ژیان و هەروەها خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستاندا هەبووە. لە ڕاپەڕین و شۆڕشەکانی گەلی کوردستان ئافرەتانی پێشمەرگە نمونەی ئازایەتی و گیانفیدایی و قوربانیدان بوون و لە ڕۆی وڵاتپارێزی و گیانبەختکردن و پارێزگاریکردن لە خاک و نیشتیمان شان بەشانی برا پێشمەرگەکان ڕۆلی بەرچاویان هەبووە و گوێری ئافرەتانی کورد ناوی کوردستانیان بەرزتر کرد. ئەمڕۆژ ئافرەتان لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی دیار و کارا لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان دەگێڕن. ئافرەتانی پۆلیس و ئەفسەرەکانی دەستگا ئەمنیەکان توانیویانە ئاستی لێهاتووی ڕۆلی کاریگەری ئافرەت بسەلمێنن. بەرزبوونەوەی ڕێژەی بەشداری ژنان و ئافرەتانی کوردستانیش لە سەرجەم بوارەکانی ژیاندا پێشکەوتنێکی بەرچاو و پەیام و ئاماژەیەکی ڕۆنی کۆمەڵگەی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆ زیاتر برەودان بە بنەماکانی یەکسانی جێندەری و ڕوبەڕووبوونەوەی هەموو جۆرە تند و تیژی و جیاکاریەک لە دژی ئافرەتان، بۆ نمونە لە کابینەی نوێیەمدا ڕێژەی بەشداری ئافرەتان لە پلە باڵاکانی حکوومەت و سەرۆکایەتیکردنی زانکۆکان و بەشداریان لە جۆمگەکانی تری حکومڕانی و بوارە خزمەتگوزاریەکان و کەرتی تایبەتیش بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. بێگومان کارکردن بۆ باشترکردنی بارودۆخی ئافرەتان و پاراستنی مافەکانیان و بەهێزکردنی پێگە و بەشداری ئافرەتان لە هەموو کایەکانی ژیان و بە تایبەتی بە ڕێوەبردندا تەنیا ئەرکی حکوومەت و دەستەڵاتی سیاسی نییە، چونکە خێزان و سیستمی پەروەردە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و زانایانی ئاینی و دەستگاکانی ڕاگەیاندن و ئێمە هەمومان بەیەکەوە دەتوانین ڕۆڵێکی کاریگەرمان هەبێت لە پاراستن و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ بە گشتی و ڕەخساندنی دەرفەتی یەکسان لە بەردەم ئافرەتان و پەرەبێدانی توانەکانیان بۆ ئەوەی ڕۆلی کارای خۆیان
لە نێو کۆمەڵگەدا بگێڕن. هەروەها پێویستە کار بۆ نەهێشتنی هەموو جۆرە جیاکاریەیەکی جێندەری بکەین لە ڕێگەی دابینکردن و هێنانە ئارای زەمینە و ژینگەیەکی سەقامگیر و لەبار بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگە. چونکە دەبێ ئافرەتان بە پێی توانا و لەهاتووی خۆیانەوە ڕۆڵ و پێگەی شایستەی خۆیان هەبێت لە هەموو کایەکانی ژیاندا و ئەوەی توانەکانی خۆیان بخەنەگەر لە پێناو خزمەتکردنی کۆمەڵگەکەیان. بەداخەوە لە هەرێمی کوردستانیش وەک زۆر کۆمەڵگەی دیکە دیاردەی نەگریسی تند و تیژی دژ بە ئافرەتان بە شێوەی جۆراوجۆر هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بە توندی ڕوبەڕووی هەموو جۆرە تند و تیژیەک دەبێتەوە و پابەندبوونی خۆشی بە پاراستنی مافەکانی ئافرەتان و ڕوبەڕووبوونەوەی تند و تیژی بە گشتی و بە تایبەتی تند و تیژی بەرامبەر ئافرەتان دووپات دەکاتەوە. لەم پێنەوەشدا حکوومەت بەردەوامە لە کارکردن بۆ بنبڕکردن و سنووردانان بۆ ئەم دیاردەیە نامرۆڤانەیە لە ڕێگەی بەهێزکردنی پێگەی ئافرەتان لە ناو حکوومەت و کۆمەڵگە و دابینکردنی هەلیکار و جێبەجێکردنی یاساکان و کاراترکردنی ڕۆلی دادگاکان و دەستگیرکردن و بە سزاگەیاندنی ئەو تاوانبارانەی تند و تیژی ئەنجام دەدەن. لێرەدا بە پێویستی دەزانم بە تایبەتی داوا لە دەستگاکانی ڕاگەیاندن بکەم کە هاوکار بن و ڕۆلی گرنگ و ئەرینی خۆیان لە پەرەپێدانی کولتوری یەکسانی جێندەری و ڕوبەڕووبوونەوەی تند و تیژی بگێڕن و نابێت ببنە سەکۆیەک بۆ هاندانی تند و تیژی و زیاتربوونی دیاردە کۆمەڵایەتیە نەشیاوەکان. جارێکی دیکە ڕۆژی جیهانی ئافرەتان لە گشت ئافرەتانی کوردستان و جیهان پیرۆز دەکەم و هیوادارم ئافرەتان و کۆمەڵگە بەگشتی لە ئاشتی و ئارامی و پێشکەوتندا بن و دوور بن لە هەموو جۆرە تند و تیژیەک. جارێکی تر سوپاستان دەکەم.